یەکێک لە کۆنسێرتە تایبەتەکان کە ئەویش کۆنسرتی ئۆرکسترای سلێمانیە دیارە سبەینێ ئێوارە کاتژمێر 6 لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی بە بەشداری 6 لە هونەرمەندانی موزیسیانی دیاری کورد ئۆرکسترای سلێمانی نمایش ئەکرێت و کۆنسرتەکەش دیارە بەڕابەرەتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرما بەڕێوە ئەچێت. لە ڕاستیە سبەینێ پێنجشەممە 15/12/2022کە سەعات 6 ئێوارە لەم هۆڵە لە تەلاری هونەر کۆنسرتی سیمفۆنی ئۆرکسترای سیمفۆنی سلێمانی بەڕێوە دەچێت. چەند شاکارێکی جیهانی لە خۆ دەگرێت لەگەڵ کاری چەند کۆمپۆزەرێکی کورد کە سەرەتای پرۆگرامەکە بە شاکارە جیهانەکان دەست پێکا پاشان کۆمپۆزەرە کوردەکان بە هیوان بینەران و بیسەران ئامادە بن و کاتێکی خۆش لەگەڵا بەرنەسەر. من وەکو یەکێک لە ژەنیارەکانی ئۆرکسترای سیمفۆنی سلێمانی خۆشحاڵانە جایەکتر توانیمان بە هاوکاری زۆرێک لە هاوڕێیان و برادران و وەزارەتی ڕۆشنبیری بتوانین کۆنسەرێکتر ڕێک بخەین جایەکتر بە بینەری خۆمانە ئاشنا بینەوەنە کە کۆنسەرەکەمان سوێنێ کاتژمێر 6 ئێوارە لە تەلاری هونەرەوەکە بینن. ئومێد دەکەین کە بتوانین جایەکتر ئەوەی کە ساڵانی پێش و کردومانە جایەکتر بەگوێی بیسەری و بینەری خۆمانی بینەوە بەڕاستی ئەو بەرهەمانی کە سپێنە پێشکەشەکرێت لە دوو بەش پێگاتەوە هەموو کاتێکی و جارەکانی پێشوو سێ بەرهەمی موزیکی کلاسیکیمان هەیە جیهانین و کە لە جیهانە زۆر ناسراون لەگەڵ 5-6 بەرهەمی تری کە دانەرەکان خۆماڵین. Наша дружба началась в 2014 году. Мы первый раз جار ئێمە کە هاتین بۆ ئێرە ساڵی 2014 بوو ئۆرکسترای سلێمانی ئێمەیان بانگێش کرد و یەکەم کۆنسێرتشمان هەرەو کاتە بوو. ئۆرکستراکە کاری زۆر باشی کردو زۆر باش پێشکەوتووە ئێمە لەگەڵ چەندین مایسترۆیە کارمان کردو لەو کاتەوە. لە ئێستادا بەڕابەتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرما ئەم کۆنسێرتە ئاکەین بە هیوان کە لە ئایندە تا زیاتر بتوانین بین بۆ ئەم ئۆرکسترایە و ئاستی لە بەرزترا ببینین.